شيء بخل كم شيء من وينك وانية يعني وينك كم كنونية للشأن بيش مقصود لازم رأي خوما من احترامي رأي جناب كرم توش من احترامي رأي جناب كرم جنابي شد مجبري احترامي أو بغير من احترام للاي إما كاركتري سركي روبروبونوي داعش هزي بيشملقي كردستان وشرفانان وقليراكانا أما الرأي وجنابي مسعود بارزاني بقدر دصلاتي خوي فرماندەی ئەم هێزانەی کردو بۆم ڕوبەڕووبوونەوە ئەوەندەی کە دەسەڵاتی هەیە ئەمە یەک دوو سی حوزەیران زۆر قسە لەسەر سی حوزەیرانەکرێەوە ینی ئەوترێ سی حوزەیران دووبارە ناکەینەوە ینی لە لای سیاسیەکانی ئێمە سی حوزەیران لە کاتی خۆیە دەجاری کەش بێتەوە من بۆ هەر سەرکردەیەکی تریش ینی ئەگەر ئەو کەسە جەنابی مام جەلالیش بێ درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی بۆ خۆم وەکو قانونیەک يعني ئێستا سیفەتە سیاسیەکەم لێکەرەوە پێم وایە تەمدید حاڵەتێکی ئاسایی یاسایی تەندروست نییە بۆ هەر کەسێ بێ ینی کەسەکەی لێ دەرکات بەڵام سی حوزەیران دەستورێکی گێڕایەوە پەرلەمانی کوردستان یالانی کەم ڕێگر بوو لەوەی کە دەستورێک بخرێتە ڕاپرسی کە جگە لە هێزەکانی معارەزە خودی یەکێتیەکانیش کە خواندنیان پێدا بوو پەشیمان ببوونەوە لێی ئەمە لەیەکی شەشی 2013 بەڕسمی لە ڕێگەی جێگری یەکەمی سکرتێری گشتیەکەتی نیشتیمانی کوردستانەوە گزارشتی لێکرا کەواتە بۆ ئێمە یەکێتیەکان ئەگەر سی حوزەیران شەترێکی بەشێکی باش نەبوو بێ بەشەکەی تری باش بوو ئەوەش بەرهەمەکەیەتی کە ئێستا جەنابی دکتۆر عوسمان ئەندامێکی ئەو لیژنەیە کە دەستورێکی نوێ هاوچەرخ گونجاو لەگەڵ خواستی سیاسی خەڵکی کوردستانە ئەنووسرێتەوە باشە سەبارەت بەوەی کە گەل ینی با ئێمە زۆر قسە لەسەرەوە نەکەین ئێمە سەلبی یان بڵین ئیرادەی هەڵبژاردن لە گەلی کوردستان وەرەگرینەوە ئەوانە ئێمە با قسە لەسەرەوە بکەین بەڵێ من متفقم لە 100% لەگەڵەوەی کە ئێمە سەبارەت بە هەڵبژاردنی سەرۆکیی نوێ بۆ هەرێمی کوردستان ئەلەم لەحزەی ساتێک کە ئێمە بەیەکەوە قسەی تاکەین بۆشایی یاساییمان نییە قانونێکمان هەیە قانونی ژمارەیەکی ساڵی 2005 دەتوانین سەرۆکی پیاڵ بژێرین دەتوانین بەو قانونە سەرۆک هەڵبژێرین ئەگەر هیچ هەموارێکمان پێ نەکرا واتە ئەگەر ئێمە ڕێنەکەوتی نەسازین لەسەرەوەی کە ئەم یاسایە هەموار بکەینەوە سەرۆک لە پەرلەمان بێ هەڵبژاردننی بۆ بکرێ ئێمە یاسای ژمارەیەکمان هەیە دەبێت کۆمیسیۆن ئامادە بکرێ بۆ ئەوەی هەڵبژاردن بکە بۆ سەرۆکێکی نوێ بۆ چوونەکەی ئەنجومەنی شوراش کە 100 ملاحەزەم لەسەری هەیە ڕەنگە ئەم مەجلیسەی قسەکردن لەبێ لەسەری لە پاڵەوەدا ئاماژەی بە شتێک حەز دەکەم ڕای تۆ بزانم وەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان ینی زیاتر وتی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان پێشووتر وەکو نیەتێکی قانونی ئەو ینی ئەم دەستەواژەیە دروستە ئەوەی کە دەوترێت پشبەست بە فڵان مادەی پرۆژەی دەستور وەکو نیەتێکی قانونی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بە یاسای ژمارە 4 ساڵی 2014 کە ئێمە لیژ